حاجی ئەحمەد معرف تەمەنی نزیکەی 110 ساڵە بەپێ کۆڵان بە کۆڵانی شاری سلێمانی دەگەڕێت. بە فرۆشتنی گسک و لفکە و شاڵی حاجەت بژێوی ژیانی خۆی و خانەوادەکەی دابین دەکات. ئەو سەردەمەکانی عوسمانی و مەلیک غازی و مەلیک فەیسەڵی دووەمی بەبیر دێت. حاجی ئەحمەد سەرباری هەڵکشانی تەمەنی تا ئێستا بەهێز و چالاکە. کەسی شک نابارە دەوروبەری تەمەنی خۆیدا لە ژیاندا مابێت. هاوڕێکانیشی کۆچی دواییان کردووە. ئێستا بەمانەوە خەریکم دایمە گەسک ئەفرۆشم و لفکە ئەفرۆشم و شاڵی حاجەت دەفرۆشم. دەوری 3 ساڵە بەرەوزووتر بووم. جا عەرزی بە خزمەت دەکەم من وەختێک بووی چ زەمانەی مەلیک غازی گەورە بووم پێشی مەلیکە چکۆل ئەم لە مناڵیەوە ئیتر دایمە ئەچوومە ئێران و کەسابەتمە کرد و ئەچوومە بەغا شتم هێنا ڕزقم هێنا و لە بەغا و وەڵڵا لە هاوتەمنی خۆم شک نابم ئێستا کەس مابێ لەم دەورانە باوەڕ ناکەم کەسی لە هاوتەمەنیم نامابێ. حاجی ئەحمەد لە منداڵیەوە حەزی لە کار و کەسابەت بووە. لە سەردەمی مەلیک فەیسەڵی دووەم لە تەمەنی 35 ساڵیدا هاوسەرگیری کردووە. 2 ژنی هێناوە و لە هەرێکەشان 12 منداڵی بووە کە بەشێکیان کۆچی دواییان کردووە هەتا ئێستاش خۆی بژێوی ژیانیان دابین دەکات. ژنم هێنا ئەوە هەرزەکارێکی کامڵ بووم لە دەوری 35 ساڵە بووم کە ژنم هێنا. ئەمجا 7 ساڵ مناڵمان نەبوو. چوون دوعایەکەم بۆ نووسی کچێکمان بوو کە دوعاکەم بۆ نووسی ناوە نەسیرین ئەوە لە هەمویان گەورەترە. ئەیتر وابزانم وەلیدی 65 کچەکە. ئەیتر وەڵا قوربان ئەمجا مناڵمان بوو 2 ژنم هێنا و هەردووکیان یەکی 12 مناڵیان بوو ڕەزی ژنە بچووکەکە ئەمردە کە ئەچمە دەریشەوە لەو مزگەوتانە هەر بە جەماعەت نوێژەکەم. ئیتر لە مزگەوتی خۆشمان ئەوە ئێستا لەبەر جەناب بگەنە ئێستا پەلەی نوێژەکەم بوو کە هاتموانێ کە نوێژەکەم بە جەماعەت کەم. حاجی ئەحمەد تەمەنێکی درێژ و پڕ ئیمانی هەیە. بەیانیان پێشەوەی بانگ بدرێت خۆی بۆ نوێژ ئامادە دەکات. لە منداڵیەوە هەتا ئێستا نوێژ و ڕۆژووی نەفەوتاوە. هەردەم نوێژەکانی لە مزگەوت بە جەماعەت ئەنجام دەدات.